ڕێز و حرمەتم بۆ هەردوو مامۆستای بەڕێز مامۆستا سڵاح الدین و مامۆستا تەحسینێ بەتایبەت بۆ بەڕێز مامۆستا سڵاح الدین کە لە من گەورەتر و بەڕێزترە کە لە ئامادەبوونی بەڕێزیانە قسە بۆ بەڕێستانەکەم دیارە لەبەر ئەو اعتیبارەیە کە من میوانم بۆ ڕێز و حرمەت و چاکەی بەڕێزیان و بەڕێزتانیشە کە ئەو ئەرکە بە من ڕاست پێرن بتوانین شتێک باسکەین وەکو وە بیرهێنانەوە لە بابی ئەوەی کە خوای پەروەردگارە فەرمێت وەذەکر فإن ذكرى تنفع المؤمنين شتەکان و بیر بێنەوە چونکو شتۆ بیرهێنانەوە سوودی هەیە بۆ ئیمانداران. مەرج نییە ئەو شتەی کە مامۆسایان باسی ئەەکەن لە شوێنێکە لە مەجلیسێکە بۆ کەسانێک واتای ئەوە بێ ئەو کەسانە ئەو بابەتەیە ئەو باسە نازانن، بەڵکو ئەو باسانەی کە یا و بابەتانەی کە مامۆسایان ئاڕاستی ئەەکەن بۆ کۆمەڵە خەڵکانێک دەکرێت تعلیم بێ بۆ جاهل و تەنبیه بێ بۆ غافل و تەذکیر بێ بۆ عالم. ئەگەر کەسێکە بێ نەزان بێ فێر ئەبێ، کەسێک ئاوت جۆری لە غەفڵەت و بێ ئاگایی وای لێ کردە بێ بڕێک دوور کەوت بێتەوە وریە ئەکرێتەوە. ئەو کەسانش کە زانا بن و شارەزا بن و ئەو بابەتانە بزانن و بیرهێنانەوەیەکە تەشجیعکردنێکە بۆ ئەو بەڕێزانە. من بەشێک لە حەدیثێکی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کە حارثی ئەشعری رضی الله عنه دەیگەڕێتەوە ئەفەرمێت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرموویەتی إن الله أمر يحيى بن زكريا ب5 كلمات يعمل بهن ويأمر بني إسرائيل يعملون بهن. خوای پەروەردگار فەرمان دەکات بە یەحیای کوڕی زەکەریا سەڵات و سەلام لەسەر خۆی و باوکیشی بێت بە 5 وتە بە 5 نەسیحەت و ئامۆژگاری کە لە پێشدا خۆی کردەوەیان پێ بکات، ئەنجا فەرمان بکات بە بەنی ئیسرائیل کە کردەوەیان پێ بکەن. سەرەتا ئینسان خۆی فێر ئەبێ، پاشان ئەو شتانەی کە فێری ئەبی پێویستە کردەوەی پێ بکەی پێش ئەوەی بە خەڵکی بگەێنیت. و کەسی ڕەبانی وەکو زانایان دەفەرمون وەکون و ڕەبانیینە کەسانی بۆ خوا سوڵحاو بن، ئەو کەسەیە کە علمی پێیە و عملیشی پێ دەکا و خەڵکیشی پێ فێر دەکات. ئەم پێغەمبەرە بەڕێزە خوای پەروەردگار فەرمانی پێ دەکات 5 شت فێری ببێ و پاشان خۆی کردەوەیان پێ بکات و ئەنجا خەڵکانێکیش فێر بکات کە کردەوەی پێ بکەن. ئێمە کە تەڵەبی علم ئەەکەین، پرسیار کراوە لە ئیمامی ئەحمەد ڕەحمەتی خوای گەورەی لێبێت ئینسان بۆچی تەڵەبی علمەکات؟ فەرمووی لرفع الجهل عن نفسه وعن غيره. ئێمە شت فێرە بین بۆی نەزانی لەسەر خۆمان لابین، پاشان ئێمە وەکو موسڵمان نابێت کەسانی خۆویست بین تەنها شتە باشەکانمان بۆ خۆمان بوێت خەڵکی تری پێ سوودمەند و بەهرەمەند نەکەین. شتێک بۆ خۆمان پێ باشە دەبێت بۆ خەڵکی تریش پێمان باش بێت. بۆیە خوای پەروەردگار کەم 5 وتەیە فەرمان پێ دەکات بە پێغەمبەر یەحیا خۆی کردەوەیان پێ بکات و پاشان بەنی ئیسرائیلیش فێر بکات کە کردەوەی پێ بکەن. وإن عيسى ابن مريم قال له، عيسى کوڕی مەریەم دێت بۆ لای پێغەمبەر یەحیا، دیارە لە سیاقی حەدیثەکەیە وا دەرەکەوێت پێغەمبەر یەحیا بڕێک دوا کەوتووە لە گەیاندنی ئەو 5 وتەیە کە خوای پەروەردگار فێری کردووە کە بیگەێنێت بە بەنی ئیسرائیل پاشەوەی کە خۆی کردەوەیان پێ بکات. پێغەمبەر عیسای کوڕی مەریەم عەلەیهی سەلام دێت بۆ لای ومش ئەوە دەگەێنێت کە پێغەمبەر یەحیا و پێغەمبەر عیسا هەردووکیان لە یەک سەردەما بوون. دەکرێت لە سەردەمێکە دوو پێغەمبەر لە یەک کاتە هاتبێتن، بەتایبەت ئەمەش زیاتر لە ناو بەنی ئیسرائیلە هەیە. لە ناو بەنی ئیسرائیلە جاری وا بووە دوو پێغەمبەر وەکو موسا و هاڕون پێکەوە، وەکو ئیبراهیم و لوط پێکەوە، و هەروەها سولەیمان و داود، و لێرێشدا یەحیای کوڕی زەکەریا لەگەڵ عیسای کوڕی مەریەم. ئەو پێغەمبەرانە پاڵپشتی یەکتر بوون، یاریدەدەر و هاوکاری یەکتر بوونە لە گەیاندنی دین. و هەر قەومێک ڕێژەیەک زۆر لە پێغەمبەران بۆ هاتبێ جۆرێک لە ئاماژەی تیا بۆ کە لە ڕەقی و دوورەپەرێزی و وەڵام نەداننەوەی ئەو قەومانە بۆ پێغەمبەرەکان. لێرە پێغەمبەر عیسا عەلەیهی سەڵات وسەلام دێت بۆ لای پێغەمبەر یەحیا فەرمێت إن الله أمرك ب5 كلمات تعمل بهن وتأمر بني إسرائيل يعملون بهن. الله أي يحيى خوای گەورە فەرمانی پێت کردو بە 5 وتە کە خۆت کردەوەیان پێ بکەی
پاشان فەرمانیش بکەی بە بەنی ئیسرائیل کردەوەیان پێ بکەن فإما أن تأمرهم وإما أن آمرهم یان تۆ بەو ئەرکە هەڵەسی پێیان دەگەێنی ویا من پێی هەڵەسم و دەیگەێنم. ئەمەش ئاماژەی تێیە بۆ ئەوەی کە زاناکان مامۆستاکان داعی و بانخوازەکان دەبێت لەگەڵ یەکترا هەماهەنگ بن، هاوکار بن، یەکتر بەبیر بێننەوە، تەشجیع یەکتر بکەن بۆ گەیاندنی ئەو دینەی کە خوای پەروەردگار پێیانی ڕاستپاردووە، نەک لە یەکتر دوورە پەرێز بنیان بە جۆرێک لە جۆرەکان سەنگەر لە یەکتری بگرن. یعنی خوای پەروەردگار بە پێغەمبەر موسا فەرمێت سەنەشد عەضودەکە بئەخیکە، ئێمە پاڵپشتی تۆ ئەکەین، تۆ بەهێز و بەتوانە ئەکەین بە براکەت. واجعل لي وزيرا من أهلي هارون أخي أشدد به أزري وأشركه في أمري. يعني پیغمبر موسى داوان کرد خوای پەروەردگار هارونی برای بکاتە وەزیر و دەسەڕاس و پاڵپشت بووی، بیکا بە پێغەمبەر هارونی برای کە هاوبەشی کە لە کاروباری گەیاندنی دینی پاڕ بالعالمین و داعی و بانخوازەکان مامۆستاکان خوان بۆ خۆیان هەندێک جار بڕێک کار هەیە و وەکو پێویست پێیان هەڵناسوڕێ، پێویستیان بە دەسەڕاست و یاریدەدەر و هاوکار و ئەوانە هەیە. نزیکترین کەس کەسوکارەکانی خوان و قوتابیەکانیان هاوپێشەکانیان کە یارمەتی دەربن و هاوکار بن بۆ گەیاندنی دینەکەی خوای ڕەب العالەمین. و ئەمەش ئەوە دەگەێنێت ئینسان چەند زانا و شارەزا بێ پێویستی بەوە هەیە خەڵکێکە بێت تەشجیعیکە. پێغەمبەر یحیی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وسەلام، بەڵام پێغەمبەر عیسا دێت پێی ئەڵێ ئەو پەیامەی کە پێت ڕاگەیەنراوە، ئەو وەسیەتانەی کە پێت ڕاگەیەنراوە بیگەیەنی یا تۆ ئیگەێنی یا من ئەیگەێنم. پێغەمبەر یحیی عەلەیهی سەڵات وسەلام فەرمێت إنك إن تسبقني بها أخشى أن أعذب أو يخسف بي. الله براستي پێغەمبەر عیسا ئەگەر تۆ پێش من بکەوی لە گەیاندنی ئەو پێنج وتەیە ئەترسم خوای گەورە سزام بدا ویان بمباتە قوتی زەویە. ئەمەش ئاماژەیەکی تایە بۆ ئەوەی کە ئەگەر ئینسان ئەرکێکی پێ ڕاسترا بوو بە تایبەت گەیاندنی دین ئەگەر نەیگەێنی بەرپرسیارە بی و گونەهبارە بی. ینی خوای پەروەردگار عهد و پەیمانی لە زانایان وەرگرتووە کە ئەو علم و دینەی پێیان دراوە بیگەێنە گینەبەر لەعنەتی خوای پەروەردگار دەکەون. جاری وا هەیە داخوازی خەڵک بۆ علم ڕاستەوخۆیە بە زمانی قال، جاری وا هەیە بە زمانی حاڵ. خەڵکێک دێ پرسیار دێکە داوای دەرست دێکە تۆ ئەبێت ئەوەندەی کە زانیاریت پێ وەڵامی پرسیارەکانیان دەیتەوە و دەرس و دەوریان پێ بڵیتەوە. خۆ ئەگەر خەڵک خۆی نەهات بەڵام دەبینی و خەڵکە نەزانە، ئەو خەڵکە پێویستیان بە علم و شارەزایی هەیە. منیش علمم پێ ئەبێ وتاریان بۆ بدەم، دەرسیان پێ بڵامەوە، ئەبێ وەڵامی پرسیارەکانیان دەمەوە، کێشەکانیان بۆ چارەسەر بکەم، نەسیحەت و ئامۆژگاریان بکەم، دەستیان بگرم، تێکەڵیان بکەم، وەکو چۆن پێغەمبەری خوا عەلەیهی سەلام تێکەڵ بە خەڵک بووە لە موناسەبە جیاوازەکانە بۆی ئاگای لێیان بێ، نەسیحەتیان کە، ئامۆژگاریان کە، وەڵامی پرسیارەکانیان داتەوە، کێشەکانیان بۆ چارەسەر کە. ئەو کەسانی کە خوان بە شوێنکەوتە و میلادگەری پێغەمبەران دەزانن عەلەیهیمو سەڵات وسەلام دەبێ بۆ وەرکە هەڵسن لە ڕاستیە.